ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی فەخری کایناتە، ڕۆژی لەدایکبوونی پیاوێکی گەورە و پەیامبەری هەموو جیهانە. ئەو حشاماتەی کە لێرەدا کۆبۆتەوە بە بۆنەی یادی لەدایکبوونی فەخری کاینات و پێغەمبەری ئیسلام محەممەد الموستەفا درودی خوای لەسەر بێ لێرەن. ئەوان بە جۆش و خرۆشێکی زۆرەوە پیرۆزبایی خۆیان لەم ڕۆژەدا دەگەێنن، خۆشحاڵن کە ئەم ساڵیش لەم ڕۆژەدا ئەم یادە پیرۆزە دەکەنەوە. خۆشەویستان، سڵاوی ئێمەتان لێبێ. پرۆگرامی ئەم ڕۆمان پرۆگرامێکی تایبەت و جیاوازە بە بۆنەی یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتیە. ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆمان لە شاری هەولێری خۆشەویست ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگرین. لەبەرەوەی کە پرۆگرامەکەشمان تایبەتە، پرسیارێکی تایبەتیشمان هەیە لەو کەسانەی کە لەو پرۆگرامە تایبەتەدا بەشدار دەبن. لەگەڵ ئێمە بن بزانن پرسیارەکەمان چییە. رسول الله پێشاتنی تۆ غەدر لێکرا بووین، وەکۆتری بێباو سەر لێ شێوا بووین، بێناز و زەلیل گیرۆ دەیدا بووین. السلام عليكم ماما جان. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بنو أو رجع مبارك الله همو مسلمان الله همو بندقاني خوش مبارك بيت. ماما جان لم رجع بيروزة دات سقسيكت هي والله لشادي لخوشي يعني لو خوشتر نابتن خوان رحمتك ونعمتك وادايتما چونك بيشي هاتني ام پیغمبر صلى الله عليه وسلم اما لجهالة داده جاين تێگەشتی ڕۆژێک بوو زمانێک بوو کە کچی خۆ زیندە بە گۆریان دەکرد. خوا دەفەرمووە لە قورعاندا وئیل المەوئودەتی سئیلت بئەی ذەمبin قوتلت جاء الحق وزهق الباطل. حەق هات ناحەق لە ناوچوو، ئاگرپەرست بووین، ژیانمان نەبوو. بەس ئەگەر کچ نەمان کوور لە کوێ دەبینی؟ یعنی ئەوانەش زدی بەشەریەت بوون، نەسلی بەشەر نەدەما پێشهاتنی ئەو نازدارە. خوا بەو گەورەی خۆ سەڵەواتی لەسەر دەدا، خوا بەو گەورەی خۆ ئەمر دەکە دەلی ئین کنتم تحبون الله فاتبعوني. تابعیت لە ڕەسوول محەممەد مستەفا بە چ تابعیە لێ بکەین؟ بە دوو تشت بزانە شەو ڕۆژ ئەو هەر نیگەرانی ئێمە بووە، دوعای لۆ ئێمە کردیە. حتا لە وەفاتیش حجەت الویدا دەڵێ تەرەکت فیکم ئەمرەین، دووشتم بگو بەجێشتیە هەما کتاب الله وسنتي تمسكوا فلن تضلوا خيركم من تعلم القرآن وعلمه. أبي أما بيري أو قرآن بين بيري أو بيغمبر بين نوك بقصو كردن بجيان لقل دابين بروح لقل دابين وقو أو صحابة ناس دارانا أو أنا أو دينام بمجاشتيا سيارة تايبت وجياوازم أيام أجر هاتو بيغمبري إسلام درودي خوای لەسەر بێت جەنابەت بینیت چدا خوازیەکەت هەیە لێی؟ والله داخازیم هەر ئەوەیە خوا مەرتەبەی گەورەتر بکە و شفاعەت لۆ ئێمە بکە. تێگەشتی بەڕام لە شادیدا ئەگەر ببینم ممکنە تووشی ئیغما و شوک ببم لە خۆشحالیدا، چونکە کەس لە خۆشەویستتر نییە. لە عومەر بن عەبدوڵای کوڕی عومەرەوە دەڵێتن دەڵێ پیغمبری خوا دەفەرمووە لا يؤمن أحدكم ئیمانی نییە حتى أكون أحب إليه من والده وولده وماله. ئیمانتان نییە ئەگەر ئەمن لە دایک و بابی خۆتان لە ئەولادی خۆتان لە ماڵی خۆتان خۆشەویستتر نەبن لە لای ئێوە. سیارێکی جیاواز و تایبەتم هەیە. ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابەت درا ئەمڕۆ یاخود ئێوارە یاخود بەیانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینی چ قسەیەکی پێ دەڵێی؟ عزیزەکەم جا ڕووماندێ بیبینین هەتا قسەی پێ برین. ڕووماندێ ئەگەر سونەتەکانی ئەگەر قورئانەکەی تەطبیقمان نەکردبی چۆن دەتوانین وە ڕووماندێ بەرامبەر پێغەمبەر بەس عەلەیهی سەلام و ئەگەر ئەم شەرەفەم پێبەخشرا ئەم شەرەفەم پێبەخشرا لە ئاست پێغەمبەردا معنە بسمە حوزوری پێغەمبەر ئەوەی پێدەرم لە قیامەتە بە گەورەتی خۆی خوای گەورە کە ئەمری بەوی کردووە بە گەورەتی خۆی لێمان خۆش برێ
لێمان خۆش ببێ و شەفاعەتمان بکە کە نەگەشتن بە ئاستوی نەمانتوانیەوە و مقصر بوونا بەرامبەر سنەتەکانی بەرامبەر تەربیقاتی قورئان عەلەیهی سەلاتو وسەلام ئەو ئەمە مقصرن بەرامبەروی بەڵام ئەو شافعە ئینشاءالله لەو مقصرەی دەمانبووری ئینشاءالله. قسەیەکەیە تایبەت بێ بە خۆت قسەکەی خودی خۆت بێ تێ باو بڵێ حتما ئەو چۆن لە بۆ ئومەتەکەی ئەولی داوە ئەمریش لە بۆ برا مسلمانەکەی هەوڵ دەدەم هەمومان پێکەوە حەزم لێ هەمومان پێکەوە وەکو برایەتی ئینەمە المؤمنون ئیخوەة فأصلحوا بین ئەخەوەیکم با ئەمە لە بۆ هەمومان پێکەوە ئەو پەیامە بگەینین نەک شەخسی نەفسی بی نە بە هەمومان پێکەوە بین ئەمن هەر کاتێک دوعاش دەکەم دوعا لۆ خۆم ناکەم لۆ هەموومم پێکەوە لۆ برایەکان و لۆ هەموو کەس و کار دەکەم ئینسان بە متەواضع بی نەک خاس و نەفسی بی. پرسیارە چ تایبەتم هەیە ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابت درا ئەمڕۆ پێغەمبەر ببینی درودی خوای لەسەر بێ چی پێ دەڵێی؟ واللهی یعنی ڕوم نییە ینی چی پێ بڵێم بەو هەموو کردەوە ناشرینانەی کە من کردومە بەرامبەر نازانم ڕوم نییە چی پێ بڵێم یا ڕەسوڵ الله بە قوربانت دەبم وەڵی لا شەفاعەتەکەی تو یعنی بەس تومان بەکەلک دێ بۆیە لێرەوە شعرێکت پێشکەش دەکەم دەڵێم یا ڕەسوڵ الله تۆ پێغەمبەری تۆ پێغەمبەری زێڕ و گەوهەری کار و پیشەت بوو هەژار پەروەری ئێمەت ڕزگار کرد لە دەردەسەری ئێمەت کردە برا لەگەڵ یەکتری شعرێ پێ دەڵێی؟ بەڕاستی نا ئەوە پێشکەشم بە تو کرد ینی بەڕاستی تو نەبای یا ڕەسوڵ الله ئێمە بەو شێوەش نەدەبوون ینی زۆر خراپتریش دەبوون لە ئێستا هەرچەندە وەکو پێویست نین کە جەنابەت حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم داوا لە ئێمە دەکات وەکو پێویست نین کە بەرامبەر کە ئەوان ئەو تەکلیفەی کە لێمە کردووە بەڵام ئەوەندە نازانم چی پێ بڵێم. مامۆستای بەڕێز سەلام عەلەیکم چۆنی؟ وعلیکم السلام ورحمة الله وبركاته پێشەشی پێخۆشحاڵم بە کەناڵەکەتان ئینشاءالله نەخشە لە هەموو ڕۆژێ دەبیتن ئەو یادەی پیرۆزە خوددایە هەر پیرۆز بێ هەر پیرۆز و هەر بێت هەموو ساڵی ئینشاءالله کاکە گیان پێنج پێغەمبەرە ئولول العەزم پێیان دەرێن نوحە ئیبراهیمە موسا عیسایە محەممەد المستەفایە کەس لۆی نییە ڕۆژی قیامەت شەفاعەت بخوازێ ئیلا محەممەد المستەفا ئەو شەفیعی ئەو عالەمەیە فەرمو ماشەڵڵا ئەوە جار ڕۆژ کەیف بەو ڕۆژەی دێتن دووەم کەیفم بەو عالەمە دێت سوبحان الله کەس بە زەخم نهاتیە هەر کەسە بە کەیف و خۆیاتە بە ئاوازی خۆیاتە بە ئیمانەوە هاتیە کە خۆی عەرز دەکات لەو عالەمە لەو ڕۆژە پیرۆزە ئینشاءالله پێخۆشحاڵیشم بەدەم دووبارە سێبارە زۆر سپاس دەکەم مامۆستا جان پرسیار چ تایبەت و جیاوازم لە جەنابت هەیە ئەگەر هاتوو ئەمڕۆ دەرفەتیەوە بە جەنابەت بەخشراکە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینی چ قسەیەکی پێ دەڵێی؟ ناتام جواب بدەمەوە ناتانم لەبەرەوەی نەگۆترێ و نایەتەوە زارشکە ناتانم جواب بدەمەوە دەبێ بووری هەناوم پڕاگرە بەخوای ناتانم لەبەر چ هەناوت پڕاگرە؟ ناتام لەبەر ئیمانەوە لۆ هەناوت پڕاگرە؟ ناتانم پێ دەرێم ناتام ئەو ڕۆژ زانم چ لە ناو دڵت هەیە؟ کابراایکی ڕووسی کافر فەرموویتی ئەگەر بێت و محەممەد المستەفا مابایە لۆ ئەو زوریفە ئێستا خلالی یەک فڕەقاوەی هەموو مەشاکل نیایە حەل دەبوو. قوربان سڵاوت لێ بێ چۆنی؟ سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان بسم الله وصلاة والسلام على رسول الله بەخێرهاتنی ئینگۆ بەخێرهاتنی هەموو کەناڵەکان و بەخێرهاتنی ئەو جەماوەرە خۆشەویستەی دەکەم کە لە ڕۆژێکی ئەو حالەدا بە جۆش و خڕۆشەوە هاتینە بازاری هەولێرێ کار و کەسابەت و ئیشی خۆیان بەجێهێشتیە ئەوە جێگای ڕێزە جێگای دڵخۆشیە جێگای ئەوەیە کەوا ئینسان تێڕامانێک تێڕوانینێک بکا لە بۆ ئەو وەزعای ئایا ئەو خەڵکەی کە ئەو ڕۆکە بە جۆش و خڕۆش هاتیتە ئەو بازاڕەی هەر ئەو خەڵکە بە جۆش و خڕۆش محیبەتی لە بۆ محەممەد المستەفا صلی الله علیه و سلم ئایا هەیە؟ ئایا ژیان نامەی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم حەدیسەکانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانەیدا بەرقەرارە ئیشی پێدەکا یان نا ئەوەیان ئەساسەکەیە و ئایا ئەوانەی کە ئەو ڕۆکە لەو بازاڕیدا غڕبووینەوە خۆڕێژەی سەتان نەوەتیان خیندەوارن ئایا ژیان نامەی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم تەواو کردیە وەکو ئەوەی کە کول لە ناوی خۆیان شارەزانە وەکو ئەوەی کە دەزانن کوڕی چێنە ئایا دەزانن محەممەد المستەفا صلی الله علیه و سلم چێیە و چێ نییە و لە کاتی بوونی هەتا وەفاتی ئەوە ئەساسەکەیە ئەگەر ئینسانێک ئەو محیبەتە و ئەو ناسینە و ئەو کرداریەی نەبی لە بۆ محەممەد المستەفا صلی الله علیه و سلم ئەو جۆش و خڕۆشەی نابی و ئینشاء الله هەیانە و ئەمەش داواکارین لە خوای گەورە کەوا دڵمان ڕاگیراو بکە لە سەردینی ئیسلام و عیزەتمان پێ بدە ئینشاء الله لە بۆ ئەوەی کەوا شتە کرا دژی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم کو ئەو ڕەوها لە سەرجادەینە ئەو کاتیش ئەوها بینە سەرجادەی و ناڕەزایی خۆمان دەرببڕین برین ئەوە پێچەوانەی بەرنامەکەی ئێمە ئینشاء الله
وە پێچەوانەی بیر و باوەڕمانە وە پێچەوانەی عەقیدەکەمانە. قوربان سپاس لە بۆ قسە جوانەکانت. پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ هەڵگیری جوانترین پەیام بوو. ئایا ئێمە ئەو پەیامەی ئەو وەکو خۆی جێبەجێمان کردووە؟ نەخێر جێبەجێمان نەکردی. ئەمە ڕۆژانە دەبیستین کە خەڵکەکان بە خۆیان دەرێن، ئەمە کار و کەسابەتمان حەڵاڵ نییە. ڕۆژانە دەبیستین کەوا خەڵک لە بازارێ قۆڵی دەبڕێ، ئەدی ئەوەی کە ئێستا لەو بازارەیە چێە؟ ئەگەر بێت و وەبا پێغەمبەرمان صلی الله علیه و سلم هەمومان کە لەسەر زارمان هەر هەمووشمان دەزانینەوە حەدیثە من غەشەنا فەلەیسە مینە. لە حەدیثێکدا پێغەمبەرمان صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر لەسەر من غەشەنا فەلەیسە منی، ئەوەی کە غەش دەکات لە من نییە، ئەوەی غەش دەکات لە ئێمە نییە بە کۆی موسڵمانە. ئەدی ئەوەی کە غەش دەکات لەو بازاڕی چێ؟ ئەوەی کەوا قۆڵی خەڵکی دەبڕی چێ؟ ئەو کەسەی کەوا لە ناو بازارەکان لە ناو ماڵی قۆڵی ماڵ و منداڵی خۆی دەبڕی ئەو چێە؟ کەوا ناتانی ناز و حەقەکی بداتە منداڵەکانی خۆی ئەو چێە؟ پێغەمبەرمان صلی الله علیه و سلم دەفەرمێتن چاکترینتان ئەوەیە کە لەگە ماڵ و منداڵی خۆی باش بی، ئەمنیش لە هەمووتان چاکترم. باشە ئەگەر وابی ئەو خەڵکی کە ئێستا لە بازاڕەیە ئەمە ئەو جۆش خڕۆشەی دەیبینین، ئەگەر ئەوها بیتن خەڵکەکە ئەوها لە محیبەتی محەممەد المستەفای صلی الله علیه و سلم لە دڵی بی، کەواتە ئەمە هەموومان هەڵگری پەیامەکەینە. ئەدی ئەو هەموو جێژا و مەشاکیل و ئەو هەمووە نەهامەتی و نەکبەتی و ئەو هەموو پێچەوانەی شەرع و پێچەوانەی دین و ئەو هەموو دژایەتی دینە چێ دەیکا؟ دەبی کەسەکەبی لە وڵاتێککە بێتە ناو شاریمە ئەو هەموو مەشاکیلی دروست بکە؟ دەبی هەبی ئێخوار بە خۆمانی. کەواتە هەتا ئێستا ئەمە لە ژیاننامەی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم نە شارەزاینە و نەویستیشمان شارەزا بین، تەنها حەز دەکەین لەگەر دەفەکان هەر بپەڕین و لەگە سرودەکانیش بگرین. ئەوەندەوە بەس؟ بەڵێ زیاترمان نییە. دەست خۆشبی سپاس لە بۆ قسە جوانەکانت. هاوڕای بەشێکی زۆری قسەکانتم بەداخەوە ئێمە بەتەنها یاد دەکەینەوە، بەڵام زۆرشی جوان هەیە کە ئەو فەخری کایناتە هەڵگیری جوانترین پەیامە. ئێمە تەنها لەم ڕۆژەدا هەندێک شتمان بەبیر دێتەوە، بەداخەوە دەبێت ئێمە هەمیشە دابنیشین سەرزەنشتی کارەکانی خۆمان بکەین. سیارێکی جیاواز و تایبەتم لە بەڕێز هەیە. ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابەت بەخشرا پێغەمبەری ئیسلام فەخری کاینات درودی خوای لەسەر بێ ببینی، چ قسێکی پێ دەڵێی؟ وڵا دەرم شەرمەزاری شەر هیچ کەنە لەبەرەوەی هیچ حەقمان نەدایە، هەر ئەوەندە هیچ کەمان نییە. چۆنن وەرنە پێشەنگۆ وەرنە ئێرە چۆنن باشن؟ لۆ هاتنە بازاڕیەوە لەبەر ڕۆژداگون پێغەمبەر خوددا. دەستان خۆشبی چۆن خۆتان ئامادە کردو بۆ ڕۆژە چ گرنگجێکی هەیە لە لای ئێوەی منداڵ؟ چکە ڕۆژدایک بوونی پێغەمبەری خوددا ئێمەش لە بەو بوونەوە هاتین بۆ ئێرە. شتێکت هەیە پێشکەشمانی بکەیت، چ قسەیەکی جیاوازت هەیە؟ سوردێکم هەیە ئیماندار دەڵێن پێکەوە دەڵێن باشە فەرمون. ئیماندارێکی کوردم ڕێبازەکەم ئیسلامە شێنکەوتە یاسایەکەم تا ئەو کۆتا پایەمە حاکم و پەروەردگارم حاڵەقی من ئەڵڵایە موحەممەد پێشاوەیە دێژی گەشتا هوتێکم دێژی بێژنەمەی منە تا ئەوەن دەوان لەبەرە. سیارێکی تایبەت و جیاوازم هەیە. ئەگەر هاتوو ئەمڕۆ پێغەمبەری ئیسلام فەخری کاینات ئەو پیاوە بەرز و عەزیمە ببینی چی پێ دەڵێی؟ کوڕەوجە لە خۆشیان قابلە چم پێ بگوترێ بە قوربانی بم وەڵاهی ناتانم هەر هیچ برێم لە ئاستی هەر هیچ شتێکم پێ ناگوترێ داخوازیەک شتێک وەڵاهی بەس دیتنەکەی لۆ من هەموو شتەکە هەر هەموو شتەکە لۆمە. ئەگەر ئەو داوای لێ کردی وتی ئێستا منت بینیوە قسەیەک بکە داخوازی خۆت قسەیەک لە دڵتدا هەیە دەتەوێت بیکەی بەڕستەیەک؟ وەڵاهی زۆرمان خۆش دەوێت لە جێی هەموو کەسمانە لە پاش خوای ئەو هەموو شتێکمان هەموو شتێک بەبوونەی یادی لەدایک بوونی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ پیرۆزبایەکی زۆر گەرم لە هەموو مسلمانان دەکەم. ئەوڕۆ هەولێر جیاواز لە هەموو شارەکانی تر و کوردستانی جیاواز لە هەموو دنیا ئەو یادە پیرۆزە دەکاتەوە. پەیامی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ پەیامی خزمەتکردنی مرۆڤایەتی و یەکتر قبولکردن و ئاشتیە پێویستە ئەوڕۆ ببێتە هاندەرێک بۆ یەکڕێزی زیاتری خەڵکی کوردستان بۆی هەمومان پێکەوە زیاتر کوردستان بپارێزین لە سای ئەو ئارامیە کە لە کوردستان هەیە خەڵک ئەوها بە ئازادی ئەو یادە دەکاتەوە.
ئەو شێوازەی کە لێرە هەیە لە هیچ وڵاتێکی تر نییە ئەوەش بەرهەمی خۆینی شەهیدان و ماندیبوونی خەڵکی کوردستانە. پرسیارێکی تایبەت و جیاوازم هەیە لە بەڕێزت ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابەت درا ئەمڕۆ پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینی چ قسێکی پێ دەڵێی؟ هیچ دەڵم داوای لێبڕن دەکەم ئەگەر نەمتوانی وەک پێویست ئیلتیزام هەبێ بە دینی پیرۆزەکەیەوە هەرەوە دەرفەتێکی زۆر گەورەیە ڕەنگە هەر هەمومان چاوەڕێ و دەرفەتە بکەین تەنها قسانەی پێ دەڵێی ئەخر هەرەوەندەی دەتوانم بڵم لە شەفاعەتی خۆی بێبەشمان نەکات بڵم پەیمان لەگەڵ نوێ دەکەم و ئەوەندی لە توانامدا بێ پابند بووم بەو دینێکە خوای گەورە نردووی ناڵم دینی محەممەد دڵم دینی ئیسلام چکە محەممەدیش پێغەمبەر صلی الله علیه وسلم عەبدێکە وەکو ئێمە لەو دینەدایە و ڕەسوولی ئەڵڵای جەلە جەلال بووە هەموو کەس شانی خەتە بمبورە ئەو هەڵگیری جوانترین پەیامام ئێمە ئەو پەیامەمان وەکو خۆی جێبەجێ کردووە نە بەداخەوە بەڵام الحەمدولیلا لە زۆر قەومی دنیا باشترین ئێتەمە شاکە ئێمە لە هەموو لاکەوە دەخورێن دەبڕدرێن کەچی قەت نەدینی خۆمان نە ئەو یادەمان قەت پژێ نەخستووە قەت ئیمالیمان تێدا نەکردەوە ئینشاءڵڵا باشتریش دەبین. مامۆستای بەڕێز پرسیارێکی جیاواز و تایبەتم لە مامۆستایەکی ئاینی وەکو بەڕێزت هەیە ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابەت درا ئەمڕۆ فەخری کائینات پێغەمبەری ئیسلام ئەو پیاوە عەزیم و گەورەیە ببینی چی پێ دەڵێی؟ وڵای پێغەمبەر فەرموویت هەر کەسێک ئەمنی خۆش بوێت لە هەموو کەسەکانی تر لە هەموو مرۆڤەکان ئەوە ئیمانی کامل دەبێت ئەمن ئەگەر پێغەمبەری ببینین صلی الله علیه وسلم بەڕاستی یعنی شانازیە بۆ ئێمە ئەگەر ئەمە بە چاو نەزەر نەبینین ئەگەر بە خەونش ببینین پێغەمبەر فەرمووی هەورکو ئێمەی دیتین ئەگەر ئەم پێغەمبەری ببینم یعنی بەڕاستی بە خێرهاتنێکی گەورەی دەکەم خۆمش بە ئومەتی دەزانم یعنی شانازیش پێوە دەکەم کە پێغەمبەری خۆمانە. مامۆستای بەڕێز سلااوت لێ بێت چۆنی؟ سڵاو لە خۆت و سڵاو لە خەڵکی شاری هەولێر سڵاو لە هەموو مسلمانان بەخێر بین. سپاس دەکەم مامۆستا ئەو خەڵکی ئەمڕۆ لێرە کۆبۆتەوە بۆ جۆش و خڕۆشە هەمومان باشەوە دەزانین لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت وای کردووە کە ئێمە ئەو ڕۆژە بە بەرز و بە پیرۆز ڕابگرین ئێمە وەکو کەناڵی دیمە پیرۆزبایی لە جەنابەت دەکەین دەمانوێت بزانین جەنابەت چ قسێکی جیاوازت هەیە لەم ڕۆژەدا. هیوادارم لەم ڕۆژەدا کە خەڵک کۆبیتەوە یعنی ئەمە نەبێتە شتە چیوە بەس ئەمە یادەکەی بکەینەوە بەڵکو سیفەت و ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری سونەتەکانی پێغەمبەری جێبەجێ بکەین وە خۆشەویستی هەبیتن کو ئێستا و خەڵکە کۆبیتەوە ئەوە خۆشەویستی هەبی خۆشەویستی و تەبایە هەبی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا. هەمومان باش دەزانین ئەو هەڵگرتری ئەو هەڵگیری جوانترین پەیامایە ئێمە وەکو خۆی پەیامەکەمان جێبەجێ کردووە بێگومان ناتوانین بڵێن وەکو خۆی چونکە پەیامی وی پەیامێکە نەک بۆ مسلمانان بگرە بۆ هەموو عالم بۆ هەموو بەشەریەتە نەماتوانە ئینشاڵڵا هیوادارم بتوانین لە ڕێبازەکەوی لا نەدەین بتوانین 150 ئەگەر ئەوەکانی تەطبیق بکەین ئەمە دەتوانین سەرکەوتوو بین. پرسیارێکی تایبەتم هەیە ئەگەر هاتوو ئەمڕۆ دەرفەتیەوە بە مامۆستا نەوزاد درا کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینێ چ داخوازیەکەت هەیە لێی دەتەوێت چ قسەیەکی پێ بڵێ؟ ناتوانم هیچ شتێکی یعنی ئەگەر بیبینیم بەس تەماشای دەکەم بەس تەماشای دەکەم. هەمومان خۆزگەیەوە دەخوازین لە خەون بیبینین ئەگەر تۆ بەڕاستی بیبینی بەس تەماشای دەکەی هیچ قسەیەک نییە بیکەی بەس تەماشای دەکەم لەوانە نەتوانم هیچ داوای شتێ بکەم تەنها دەڵێم شەفاعەتمان بۆ بکە چونکە ئەو شافع لەلایەن خودای گەورە. گەنجێک ئەگەر دەرفەتیەوەت پێ بدرێم ئەمڕۆ لەم ڕۆژە پیرۆزەدا فەخری کائینات ئەو پیاوە گەورە و پیرۆزە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینی چی پێ دەڵێی؟ وەڵای چی پێ دەرەی بەداکو بابە بە قوربانی دەبی نازانم وەڵا هیچ لۆ نایە لە بەرامبەرەوەی. ئەگەر دەرفەتیەوە بە جەنابەت درا
فەخری کاینات پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لەم ڕۆژەدا ببینی چی پێ دەڵێ؟ بەڕاستی وەسف ناکرێت ئەم ڕۆژدا هەستێک زۆر خۆشە ئەو هەستا وەسف ناکرێت بە هیچ شێوەیەک. ئەوە وەسف ناکرێت بەڵام وەکو قسە دەتەوێت چ قسەیەکی پێ بڵێ؟ بەڵای لە خۆشەویستی زیاتریستکەم بۆی نییە. بەرامبەری بوەستی زۆریەیە. بەرامبەری بوەستی داخوازی دڵی خۆت ئەوەی کە لە دڵتدایە ئەوەی کە لە دنیا بینیوتە ئەو شتانەی کە خۆزگەیەوە دەخواست کە ئەو ببینی و پێی بڵێ. وەڵی بەس خۆشەویستم بۆی هەیە لە خۆشە هیچکەم بۆی نییە. ئەمڕۆ دەرفەتی ئەوە بە جەنابەت درا فەخری کاینات پێغەمبەری ئیسلام ئەو پیاوە عەزیم و پیرۆزە ببینی چی پێ دەڵێ؟ واللهی پێی دەڵێم لە نزیکەوە بە خۆم و ماڵ و منداڵم بە قوربانت دەبم ئەی پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم وەکو سەحابەکان ئامادەم یعنی دقە و سەعات بە لەحزە هەر فەرمانێک بفەرمووی من جانی خۆم پێشکەش بکەم لە پێناوی تۆ لە پێناوی پیرۆزەی. قەت ڕۆژێ لە ڕۆژان بیرت لەوە کردوتەوە کە ئەو ببینی خۆتی بۆ ئامادە بکەیت کە هەندێک قسە لە ناو دڵت هەبێ پێی بڵێ؟ بەڵێ بە هەندراوەکانم ڕادیارە زۆر حەز دەکەم تەنانەت یعنی لەوانەیە توانم نەبی سەردانی ئەمڕۆژ بکەم لەو کاتەی بەڕاستی حەز دەکەم بەخەو بیبینم حەز دەکەم لە ڕۆژی قیامەتیش بەدیتم بیبینم و شەفاعەتشمان لۆ بکە هەموو هیوایەکم ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم شەفاعەتکارمان بی لە ڕۆژی دوایی بەڕاستی چونکە گوناحمان زۆر توانات نییە سەفەری ئەمڕۆ بکەیت لە ڕووی داراییەوە باز بکەیت؟ بەڵێ ئێستا لەو کاتەی بەڵێ خوای ئینشاءالله بە قسمەت سپاس دەکەم بەڵێ فەرموو هەنراوەکەت پێشکەش. کاکە جان چەند هۆراوەیەکتان پێشەش دەکەم یەکێشم بە ناوی لە مەدحی تۆ چ مەدحێکت بکەم کە تۆ مەدح لە ئاسمان بێ بە مەدحی من ئەبەد ناگاتە حاصل کە مەدحت لایەقی خوا بێ لە جوملەی خەلایق تاکە ناوە کە ناوت لەگەڵ ناوی ئەڵڵا بێ. هۆندراوی دۆمان بە ناوی جەمالی تۆ وەکو مەزنون شێت بوومە بۆ دیدەنی تۆ لەگەڵ یاران و ئەسحاب باست بکەم هەر باسی تۆ خۆزگەم بەو ڕۆژەی کە منیش ڕۆژێک دابێ بگەم بە خزمەت دیداری تۆ چاوەکانم چاوەڕێنە دەقە و سەعات منی غافل لە ڕێگای هات و نەهات بگەم بە خزمەت جەمالی تۆ جوانی تۆ ئەی هەزاران درود و سەلام لەبۆ ڕەحمەتەن للعالەمین بۆ تۆ. دا جان چۆنی باشی؟ سەلامەت بیاخوا باشن. دەسماز دەکەم ڕۆژی لەدایک بوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە جەنابەت لە توش پیرۆز بی لە هەموو ئۆمەتی محەممەدی پیرۆز بی خوایە هەروها گەشەدار بین خوال و خاتری حەزرەتی غەوس زۆر پێخۆش ئارین زۆر. پرسیارێکی تایبەتم هەیە لە جەنابەت ئەگەر هاتوو ئەمڕۆ دەرفەتی ئەوە بە جەنابەت بەخشرا پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ بیبینەی چ قسێکی پێ دەڵێی؟ چ قسەی پێ دەرم لە ئۆمەتەکەت خۆش بە لە هەموو لە خۆشیان نازام چ برێم وەڵاهی لەو ڕۆژەی زۆر پێخش. قەت بیرت لەوە کردوتەوە ڕۆژێک لە ڕۆژان بیبینی؟ ئیشاڵڵە دەیبینین ئەوی ئۆمەتی محەممەدیە دەیبینی خوایە ئیشاڵە لەسەر پردی سیڕاتێ ئەو ئیشاڵە لە هانامان دێ پریمان ئەمڕۆ بینیت تەنها ئەو قسەی پێ دەڵێی؟ بەێ ناوەڵە دەرم لە ئۆمەتی محەممەدی خۆش بە تایبەتی لە خەرچی هەولێر زۆر بزانە تەمەشاکە لە چ شارەکی ئەوها هەیە ئەو نەوانەش خوایە هەمووی ئەمر درێژ بن وەچی ئەوانی تکە بە قوربان سەلامەت بی خوایە ئەو کەنارەشتان هەر ساغبی سەلامەت بی خوایە. شارێکی تایبەتم هەیە لە بەڕێزت دەمەوێت وەڵامێکی جیاواز وەربگرم. ئەگەر ئەمڕۆ فەخری کاینات و پێشەوای مرۆڤایەتی و ئەو پیاوەی کە لە لای ئێمە بەرز و پیرۆزە هەڵگری پەیامی مرۆڤایەتی و ئیسلامە ئەگەر ئەمڕۆ بیبینی چی پێ دەڵێی؟ ئەگەر ئەمڕۆ ئەگەر بیبینم یە لە سەرەتادا زۆر شتی پێ ئەڵێم زۆر شتەکانیشم چییە؟ دەڵێم ماری دنیام ناوێ ماڵی دنیام ناوێ تەنها لەگەڵ خۆتم عەشرم پێ بکە داوا لەو خوایە بکە لەگەڵ خۆت عەشڵم پێ بکە هیچ کەم لێی ناوێ چونکە لەبەرەوەی شتێکی هەندە پیرۆزە ئەو قسە زۆر جوان بە قسە ڕائەکێشێ بام یەک شت پێ بڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم سەلامی خوای لەسەر ئەو خەڵکە بە دوو ئیشی خراپ بکات شتی خراپ کاتیە باشە نیعمەتی خوای گەورە چییە؟ نیعمەتی خوای گەورە زۆر شتەکە لەم جیهانەدا ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەڵێن وەڵاهی تێگەیشتی مردن نییە و نازام چ نییە و ئەوە نییە کە دەڵێن مردن نییە کورە مردن چۆن نییە مردن هەیە خوا خەڵقی کردووی دەشت باتەوە لە دەستە دەستەکانیتی کێفی لێوێ دەرباتەوە کێفی لێوێ ناتباتەوە بەس بۆی نووسیوی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێن وەڵاهی نەمردووە چوویتە خزمەتی خوای گەورە بەڵێ چوویتە خزمەتی خوای گەورە بەس بەڵام لە ڕووی ماری دنیاوە باشە لە ڕووی ماری دنیاوە چەند کەس هەیە
کە ماری دنیا لەگەڵ خۆی بربی پێغەمبەر صلی الله علیه و سلم توانێ عبای خۆی لەگەڵ خۆی بە کە پیرۆستترین عبا بوو ئێمەش هیچ نابین چکە بۆیە ئەمڕۆ لەم ڕێگایەدا کە سوڕامەوە تەماشا کە سیرکەن شەڕە لەسەر ناخواردن یعنی ئەوە نزیک بوونی دنیا خراببوون نییە بۆیە حکومت تۆزێک بۆ خۆش هەروە یان بە خۆت زندي بو يعني تساعد بكوا بزانا خلق هم مرد برسان. عندي سؤال مختلف أسألك، إذا اليوم شفت محمد رسول الله شو عندك حكي يحكي وياها؟ والله يعني أكيد احنا نحب نجدد الرسالة، نقلد الرسول صلى الله عليه وسلم ونقلد ما جاء به بالرسالة الأولية، ونبعث أيضا احنا ننشر هذا الفكر ننشر فكر متسامح، فكر متصافي، فكر يحب الآخر كما يحب لنفسه. هذا هو الفكر اللي بعثه الرسول صلى الله عليه وسلم. الرسالة هاي يعني بالتأكيد إصلاح للمجتمع، بأمس الحاجة احنا لإصلاح المجتمع نتيجة التخريب، نتيجة الحروب، نتيجة الدمار اللي صار، بحاجة إلى إعادة هيكلة جديدة. يا ريت يعني حقيقة احنا نقتدي بالرسول صلى الله عليه وسلم حسن الاقتداء من أجل أنه نكون بلد مستقر وبلد نعيش بسلام. الشيخ علي بريفكاني سلاوي خوي قورت لي سلاوي خدا لتو لتواوي مسلمانانی جیهان بێت. زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی فەخری کاینات پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت محەممەد المستەفایە. دەمێ بزانم لەم ڕۆژە تایبەت و پیرۆزەدا چ پامێکت هەیە؟ پیرۆزبایی خۆم لە تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەت شاری هەولێر دەکەم. و دڵخۆشم دەبینم کە گەنج و لاو پیر و مناڵ لەم ڕۆژەدا بەشداری ئەم یادە پیرۆز و مەزنە دەکەن و ئەوەش خۆشەویستی گەلی کوردستان ڕدەگەینێ بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە بە خۆشی و بە دڵخۆشی و بە جۆش و خۆشی و بەشداری ئەم یادە دەکەن و یادی پێشوای مرۆڤایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم محەممەد دەکەنەوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ صلی الله عليه وسلم هەڵگری جوانترین پەیام بوو. ئەمەی مسلمان لە ئێستادا پەیامەکەی ئەو وەکو خۆی جێبەجێ دەکەین؟ ئەکیدی ئەگەر جێبەجێمان نەکرد بایە ئەو جۆش و خۆشەی کە ئێستا دەیبینی ڕووی نەدەدا و ئەو قەرەباڵغێش دروست نەدەبوو لێرە. قوربان بەتەنها یادکردنەوە بەسە؟ نەخێر بە ئەکید یادکردنەوە بەس نییە و پێویستە سونەتەکانی جێبەجێ بکەین و مەلکەسی حەدیث و دابەزێنراوەکانیم کە لە لای خودای گەورەوە بە وەحی لە بۆی دابەزێنراوە. ئەگەر ئەمڕۆ فەخری کاینات، ئەگەر ئەمڕۆ پێشەوای مرۆڤایەتی، ئەگەر ئەمڕۆ پێغەمبەری ئیسلام محەممەد المستەفا درودی خوای لەسەر بێ ببینی چی پێ دەڵێی؟ قوربانی تۆزی بن پێی دەبم، سەری ماز دەکەم، پرچی ماز دەکەم، ینی هیچ قسەم پێ ناکرێت لەو کاتێک کە دەیبینم بەڕاستی بە هیچ زۆرێک، ینی تاکە ئاواتم ئەوە بۆ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەویش ببینم. بەڵێ لە خەویش ببینم هەر هیچم نییە پێ برێم لەو سونەتە جوانانەی کە ئێستا مسلمانان جێبەجێ دەکەن و لەو صادق الئەمین کە ناسناوی صادق الئەمینی پێبەخشرا بەڕاستی بەدیتنی یەکت نییە لۆمەتەکەی ئەو لە پاشی ئەو لە ئێستادا ئەگەر ئەو ببینی پێی بڵێ بڵێ گلەیی لە خۆم هەبی لەوی نییە، لە ئەو نامە بەستم لە ئۆمەتەکەی ئەو لە پاشی کۆچی ئەو ینی ئەو گلەیانەی کە هەتا بە دیداری بگەێنی ئەوت بینیوە بۆ نمونە دەیبینی، ینی هەمومان ینی بە حەسرەتەوەین کە ڕۆژێ لە ڕۆژان لە خەونیشدا ببینین، بەڵام گریمان ئەو دەرفەتە بە جەنابەت بەخشرا بە شێخ عەلی بریفکانی بەخشرا ئەمڕۆ دەیبینێ چی پێ دەڵێ؟ گلەی وەکو گلەی هیچ گلەیەکی لێ ناکەم چونکە ئەو هیچ گلەیەکی لێ ناکرێ ئەو تاکە خەمی ئومەتەکەی خۆی بووە کە هاوارێک ئومەتی غەڵەتەکە ینی برێم هەڵەکە لە خۆمانەکە سونەتەکانی جێبەجێ ناکەین ملکەس بە سونەتەکانی ئەو نابین. خدای گەورە ئەوی دابەزانوە لە بۆ ببێتە ڕەحمەت لە بۆ هەموو مسلمانان. پرسیارێکی جیاواز و تایبەتت لێ بکەم لەم ڕۆژە پیرۆزەدا ئەگەر هاتوو پێغەمبەری ئیسلام پێشەوای مرۆڤایەتی ئەو خاوەن ڕەوشتە بەرزە ببینی چی پێ دەڵێی؟ قوربان بەس پێ ئەرێم زۆر خۆشم ئەوەی یا ڕەسوول الله لە کوردستانەوە لە باژێڕی هەولێرەوە هەتاکو مەدینە قوربانی تۆزی بنینە عالی پێغەمبەرم عەلەیهی سەڵات وسەلام. قوربان مادەم ئەو پرسیارەت کرد ئەمن بە خۆ مامۆستای ئاینیمە تا ئێستاش تەمەن تەعین نەبوویمە چەند سارە عاشقم بچمە
بيتي بسمة مالي خوي تعالى بسم عمري شي بكم خاصة بسمة روزي الشريف روزي بيغمبر صلى الله عليه وسلم سبحان الله لوم نقنزة لكنالي زنابتان داواكم لخير خوازان هم لا لزنابتان ولا بربرسي ام كنالا اگر بيان بكري براستي زور ممنوني انا بم سفرش عمره بكم بس ما خصمت او نازداري عاشقي بيغمبر عليه الصلاه والسلام والله قربان نزانه بسبب خوز قال لي روايه بامن روح وجانو اولاد ومالو عشيرته كسكارو حرهم قرباني او توزاني كرسول الله عليه الصلاه والسلام لصر ويشتيا بقرباني او توزيئكم نازانه بقران يعني تسون مطي بيغمبر بكم عليه الصلاه والسلام اگر امرو فخری کائنات پێغەمبەری ئیسلام پێشەوای مرۆڤایەتی ئێوارە ببینی چی پێ دەڵێی؟ دەیڵێم وەڵڵاهی یا ڕەسوول الله زۆر پێویستمان بە تووە یعنی زۆر منەتەکە بێنازە یعنی پێویستمان بەو دینەیە دینی خوامان بە تەواتی وەرنەگرتیە چەگە تو دینی خوامان بە تەواتی وەرگرتا باێ حالمە ئەو حال نەدەبوو هەموو سانێ پێ دەڵێی؟ بەڵێ یعنی دەبێت چی بڵێ ئەو؟ والله ئێستا ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی ئێستا لەوانەیە زۆر غەمبابی لەبوو ئەو زروفەی قەدیم وە نەبوو بەس لە پاش 2003 کۆمەلگا تێکچوو لە پاش 2003 کە ئەنتەرنێت و ئەو تۆڕە کۆمەڵاتە هاتە ناو ملەتی شێوان ولا ئەو ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتەکان شتی باشن بەس خەڵک بە خراپە بەکاری دێنی بەداخەوە قوربان سڵاوت لێ بێت تۆ کاتت باش وعليك السلام ورحمة الله ڕۆژەکە ڕۆژێکی تایبەتە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی فەخری کائینات پێشەوای مرۆڤایەتی محەممەد الموستەفا درودی خوای لەسەر بێ دەمێ بزانم جەنابەت قسەیەکی جیاوازت هەیە و پەیامت چییە لەم ڕۆژە پیرۆزەدا؟ ئێمە قسەی جیاوازمان نییە قسەی ئێمە هەرو قسەیەکە ئیبینێ یا ڕەسوول الله ناوت چەند خۆشە عارەکە گوڵە و بۆ نێوە نەوشەوەی کە گوێ لێتی هاتوین سوکە هەولێر جوانترین محەبەتی پێغەمبەری تایە سەیری ئەو نازداریەکە ئەو محەممەدە جوانەکە لەوێ هەڵواسراوە تاویت ئێمە هەموو ساڵێک ئەم یادە دەکەینەوە بەڕای جەنابەت بە تەنها یادکردنەوە بەسە یادکردنەوەش بەشێکە لەوە پیشاندانی هێزی مسلمانانە پیشاندانی ژمارەمانە ئێستا کە تۆی بینی ئەم ژمارە نازداری خەڵکی بینی لێرە لەوێ ئەمە ئاگرە کاتە دڵی خەڵشێکی زۆر بابوەستین پرسیارێکی جیاواز لە جەنابەت دەکەم پرسیارێکی جیاواز لە جەنابەت دەکەم ئەگەر هاتوو ئەمڕۆ پێغەمبەری خودا محەممەد الموستەفات بینی چی پێ دەڵێی؟ ژێرپێی ژێر نەعلەکانی ماچەکەین و داوای شەفاعەتی لێەکەین هەر لەم ڕۆژە تایبەتەدا کە مسلمانان بەگشتی خۆشی خۆیان دەردەبڕن بە بۆنەی لەدایک بوونی ئەو زاتە پیرۆزام ئەگەر هاتوو جەنابەت ئەو دەرفەتت پێدرا ئەو ببینی چ قسەیەکی پێ دەڵێی؟ والله ڕاستەکەی وێناکردنی ئەو مەشەدەکە و بینم زۆر زەحمەتە قورسە چکە عنی لەوان لە ڕوو نیێت تەماشاکەم قسەش لەگە بکەم هەندە شەرمەزاری ما بەتەوە بەس داوا لێ دەکەم ئەگەر توانی بیبینم بەس ڕقوقچینە لە بەنی مسلمانان لاباتن کە ئێستا مسلمانان ناتەبانە زۆر بەڕاستی و بەناوی هەموو مسلمان داوالێبوون دەکەم کەوان نەمانتوانیوە ئیتاعی سونەتەکانی بەتەواوی بکەین نەمانتوانێت پەیامەکەی بگەین بە جوانی نەمانتوانیوە عنی کەمێک لە سیفەتەکانی کەم لە سونەتەکانی لە خۆمە ڕەنگ بداتەوە زۆر داوالێبوون لێ دەکەین داوای لێ دەکەین بە گەورەی خۆی داوامان لێ لە خوای گەورە لێمان خۆش بیتن کە نەمانتوانێت پەیامەکانی سیفەتەکانی سونەتەکانی لە خۆمە ڕەنگ بدات و بگەینین کەوات ئێستاکە خاستن ئێستاکە ڕەوت بەداخەوە مسلمانان زۆر ئاشانی بێغیرەت بەڕاستی جیەتەشی دەرەوەی ناوخۆ و بە بەرنامە دژایەتی پەیامی ئەو پیاوە گەورەی دەکرێتن هەر لە هەڵەشانەوەی خێزان تاگەگاتەوە گەیاندنی دینەکەش بە بەرنامەیە دام دەکرێتن لە داخۆلت دەدرێ هەم لە جیهەتی دەرێکە یەهودی نەسرانیە هەم ناخۆشە لە ناخۆش دەیانێ ئێستا نمونە بەسنیشت ئەو یاسای کە هەڵەشانەوەی خێزان سەیری قورآنی پیرۆزە کە محەممەد الموستەفا ئەو قورآنە پیرۆزەی گەیاند لەلایەن خوای گەورەوە کە هینای گەیاندی چەند جوان باسی مافی ئافرەت دەکاتن لەناو ئیسلام چەند جوان باسی دەکاتن ئەوانە شێم و پێ دەڵێی ئەگەر بینیت ئەوانەی هەموو پێ دەڵێ قسە دەڵێم هەمووی پێ دەڵێم ئەو پەیامم یعنی زۆر ناتوانم ئەوێ ناکە بیبینم چکە خەزاڵەتم بەڕاستی زۆر شەرمەزاریمە نەمتوانی سونەتەکانی هەمووی خۆم جێبەجێ بکەم کەمە چیش
لەوانە زارێکت لە بڕیە و قسانەیە کە کردت یاخۆت خۆت هەست بە گوناه دەکەی بەرامبەر خۆم هەست پێ دەکەم لەوانەیە ئێستا لەوانەیە زۆر کەمتر خەم بوون لە هەندێک کاتی بەڕاستی نمونە مزگەفتەکان سیرکە مزگەفتەکانمە چەند چۆلە بارەکان نادەکان بازارەکان چەند قەرەبارەکە ئایدی مزگەفتەکان وەرە بەیانێت تەماشا مزگەفت بکە یەک ڕست بەتەواوی بڕنابێتن مەغریبان عیشایان خەرکە زۆری بێ ئیشە سێ بەشی بازار سێ ئێستا ئەوڕۆنا وەرە سێن بەیانی سێ بەش بازە وەختی مانگدانی هەر ئاگاش لێنە قوربان سلام علیک چۆنی سلام و رحمة الله وبركاته لەگەڵ منداڵە جوانە هاتیە بازار چۆنی نازانانی قسام بەڵێ دەزانم بە شەرمێ دەکات زۆر باشە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لێت پیرۆز بێ چ قسەیەکت هەیە لەم ڕۆژە پیرۆزە دەتەوێت چی بڵێ وڵی دڵخۆشی خەلچیە و پێغەمبەرێکی وا ناسک و نازدار لەدایک بووە و دڵخۆشیە لە بۆ فراوانە لە بۆ هەموو مسلمانێک قەتمە دەکردەوە بۆ ڕۆژە وڵی بە هەموو شێوەیەک یعنی دڵخۆشی خۆم نازانم چۆن دەربڕم دڵخۆشم هەتاکو و چوتەنێ ئەو ڕۆژێک کە شەهید دەم دڵخۆشم بۆی بۆ شەهید بۆ باش شەهید بوونت بەخوا پێغەمبەرێکی وا نازدار لە پێناویدا شەهید بی لە پێناویدا هەرچی بکەی ماڵ و مناڵت بە قوربانی کە هێشتان کەمە پرسیارێکم هەیە ئەگەر هاتوو ئەمڕۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جەنابت بینیت داخوازیت قسەت شتێکت هەیە پێی بڵێ شتێکت هەیە لە مێژە لە ناو دڵتدا کۆبۆتەوە بە حەسرەتەوە گەرە و کەسە ببینی چی پێ دەڵێ نازانم چی پێ بڵێم بەخوا نازانم چی پێ بڵێم هەتەنەها پێڵاوەکانی ماچەکەم قوربانی بم ناتام چی پێ بڵێم داوا ناتام هیچ شتێکی لێ بکەم قوربانی پێغەمبەر بم ئەگەر ئەمڕۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جەنابت بینیت چ داخوازیەکت هەیە لێی چ قسەیەکی پێ دەڵێ وڵای ئەوە تەمەنا هەم کەسشە هەموو مسلمانەشە کە پێغەمبەری ببینی سەڵاو وسلام بە تایبەتی لە ئەگە خۆشگەم لە ژیانی وبوونایە یعنی شتێکە وەسف ناکرێت بەڕاست لە بۆی ئەوە خاتم الئەنبیا گەورەترین بەشەرە ئاخر پێغەمبەرە لە هەموو پێغەمبەرەکانش گەورەترە درودی خوای لەوێ لەوەیە کە ئەمە ئێستا کە قەبرەکەی مایە تەمەنا دەکەن بچینە سەر قەبرەکەی کە ببینین هەموو مسلمانێک تەمەنای ئەوەی دەکاتن ئەوەی کە چوو بیتن دەزانیت چ خۆشی و شادیەک هەیە لێوێندا چ ڕۆحیان نابەت چووی نەچوومە بەس بە قسمەتمان دەبی ئینشاءڵڵا حەزەکەی بۆ نمونە سەفەرێکی عەمرەت هەبێ بچێ و ئەو ببینی گۆڕەکەی ئەو ببینی هادی کووە وڵاوە تەمەنای هەموو مسلمانە شێکە بچی بەس تا لە ڕێک دەکەوی لۆ سهل دەبی ڕێک دەکەویتن ئەگەر وەڵامی ئەو پرسیارەم بدەیەوە دەمەوێت بزانم ینی ئەو قسانەی کە لە دڵی جەنابەتدا کۆبۆتەوە ئەگەر ئەو ببینی چی پێ دەڵێی وڵات پێی بێن کاتو شانازیمانی جێگای سەربەرزیمانی بەڕاستی داواش دەکەن کە شەفاعەتمان لێ بکاتن هیواداریشن لە ژێر پەرچەمەکەویدا لە قیامەتێ حەشر بین ئینشاءڵڵا ئەگەر هاتوو لەم ڕۆژە پیرۆزەدا دەرفەتی ئەوە بە جەنابەت درا کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ببینی چ داخوازیەکت هەیە لێی سەرەتا پێی دەفەرمونی یا ڕەسوڵ الله ئەگەر جەنابەت نەبای ئێستا ئەمە وەکو ئەوانەی کە غێرە دێنن وەکووان لە جەهل و زەلالەتدا دەژیان ئێستا ئەگەر سەیری وڵاتەکانی تر بکەی باب منداڵی خۆی ناناسی داک منداڵی خۆی منداڵ داک و بابی خۆی ناناسیتن یعنی نەڕەعم هەیە نە بەزەی هەیە لە نێوان داک و باب و خزم و کەس بەڵام هەمووی دەگەڕێتەوە سەر گەورەی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ئەو سۆز و بەزەیە لە ناو مسلماناندا مایە هەتا دنیاش مایە هەتا ناوی ئەو پێغەمبەری مابێ هەتا یەک مسلمان مابێتن ئەو ڕعم و بەزەیە هەر دەمێنێتەوە هەمووش دەگەڕێتەوە لە بۆ ڕەحمی خوای و لە بۆ خۆشەویستی ئەو پێغەمبەری صلی الله علیه وسلم قسەکەت چی بوو چی پێ دەڵێی پێی دەرێن یا ڕەسوڵ الله هەردەم تۆ تاجی سەرمانی هەردەم تۆ پێشەوە قائیدی هەموو مسلمانانی داوا دەکەین لەخوا بپارێتەوە ڕەحمێک بەو میلەتە بکاتن ئەو میلەتە بکەویتە خۆشی و ئەو کوشتن و بڕێن و ناخۆشیە لەناو مسلمانان نامێنێ مسلمانان هەمووی بە یەک دەست و بە یەک هەڵوێست تەنها بەرگری لە پەیامەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد ئەگەر هاتوو دەرفەتیەوە بە جەنابەت درا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ببینی چ قسەیەکت هەیە بۆی چ داخوازیەکت هەیە لێی تەمان یەکەم جار ئەوە نابین درێت گریمان بوو گریمان ئەو دەرفەتە بە جەنابەت درا واللهی ئەمەش دەبووینە یەکێکدا سەحابەکانی وی و بە فەرمان و ئەمری وی هەر سوکەوتمان دەکرد و یعنی لەوەی زیاتر ئەوەی کە سەحابەکان لۆیان ڕەخسا و کردیان لەگە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەش
تەمەنا دەکەنکەوە باسی تاریخیوان دەکرێت کە ئەمەش دەرێن بریا ئەمەش لەو ڕۆژەی لەگەر ئەو سەحابانە باینایە و لە سەردەمی پێغەمبەری باینایە و هەر ئەوەیە یعنی ئێستا لەو زروف و سەردەمەی پێغەمبەر ناتەوە دنیاە و بەس ئەگەر هاتوو دەرفەتی ئەوە بە جەنابەت درا ئەمڕۆ پێغەمبەر ببینی صلى الله عليه وسلم چ قسەیەکی پێ دەڵێی چ داخوازیەکەت هەیە لێی؟ واللهی دیتنی پێغەمبەری خوا بەڕاستی شتێکی گەورەیە. پێم وایە من بەڕاستی نازانم چۆن دەری بڕم بە حەقەت دیتنی پێغەمبەری خوا زۆر گەورەیە بەڕاستی ئەگەر بیگەمە خزمەتی بەس ئەوەندەی دەکەم پێکانی ماز دەکەم هیچی دیم لێی نایە بەس بگەمە خزمەتی پێکانی ماچکەم. قسەیەکت نییە پێی بڵێ داخوازیەکت نییە پێی بڵێ؟ وڵی داخوازیمە ئەوەی ئینشاءالله کە ئێمە ئومەتی و پێغەمبەرینە عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی قیامەتە لەگەرەوی دابین و لەگەڵەوی عەشر بکرێن و لەگەڵ پێغەمبەری دابین هەر ئەوەندەش. سەلامەت. هەمان پرسیار لە جەنابەت دەکەم، پرسیارەکە جیاواز و تایبەتە. ئەگەر هاتوو پێغەمبەرت بینی درودی خوای لەسەر بێ چی پێ دەڵێی؟ دەنم یا ڕەسوول الله بەدایک و باوکەوە بە قوربانت بین. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بەڕاستی تێنووی دیتنی جەنابەتین بەجێمان مەهێڵە هەم لە قیامەتدا تا داخلی ناو بەهەشمان دەکەی چونکە ئێمە بەڕاستی لە دوای وەفاتت بەڕاستی ئێمە زۆر شەیدای دیتنی جەمالی تۆینە ئەی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. ئەگەر هاتوو ئەمڕۆ پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ جەنابەت بینیت چ داخوازیەکەت هەیە لێی؟ دەتەوێت چ قسەیەکی پێ بڵێی؟ بێگومان تەنیا پێڵێم ئەی ڕەسوولی خوا دڵخۆش بە بەبوونی ئەو کوردستانەی کەوا هەمیشە ساڵانە خەڵکەکان بۆ کۆ ئەبنەوە و خۆشەویستی و محەبەتی خۆیان دەربنەوە بۆ تۆ بۆ تایبەتی خۆتت هەیە پێی بڵێ؟ من هەمیشە گژیر بوویمە، هەمیشە ئەوە بوویمە کە شت بە شێوەی گشتی بە شێوەی عام بتوانم دەرببڕم، بەڵام ئەوەی پێی بڵێم ئەوەیە پێڵێم خۆشم ئەوەی ئەی پێغەمبەرەکەم. ئەگەر هاتوو ئەمڕۆ دەرفەتیەوە بە جەنابەت بەخشرا کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببینی چ قسێکی پێ دەڵێی؟ بەخوایە باشترین قسە بۆ کە چاومان بە پێغەمبەرکەی ئەوەیە لە ئامێزی بگرم و بڵێم توم خۆش دەوێت لە خۆمی زیاتر ئەوەندە خۆشم دەوێت لە خۆم خۆشتر دەوێت بیبینم معنی وەصف ناکرێ نازام چۆن وەصفی بکەم بەس هەر ئەوەندەیە لە ئامێزی بگرم و دەستی بگرم و ماچ بکەم و بڵێم تۆم لە خۆم خۆشتر دەوێت چونکە لە هەموو شتێک لەکەن ئێمە گرنگتر و گەورەتر و پێشەنجی ئێمەیە بۆ دنیا بۆ قیامەت. هەمان پرسیار لە بەڕێزت دەکەم، ئەگەر هاتوو پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەمڕۆ بینیت چ داخوازیەکەت هەیە لێی؟ سەرتا دەستی ماز دەکەم و تند لە باش دەگرم و دەڵێم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن دوعات بوو ئەو سەحابەیە کرد دوعا بۆ منیش بکە و منی لەگەڵ خۆت ببەوە. وڵاهی من ڕاستی هەستەکە وەیە باس ناکرێ بەس ئەوەندەیە لە باوەش یەگرم و دەستەکانی ماچەکەم و داوای شەفاعەتی لێکن لە ڕۆژی قیامەتدا ئینشاءالله. سڵاو چۆنی؟ سڵاو بەخێر بێ سەر هەردوو چاوم. بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ پیرۆزبای ئەم ڕۆژە پیرۆزەت لێ دەکەم. پیرۆزبی لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی ڕۆژەکی پیرۆزە چووکە پێشەوامان محەممەد صلی الله علیه وسلم لەو ڕۆژەی لەدایک بووە ڕۆژەکی پیرۆز و دەتوانم برێم ڕۆژەکی زۆر زۆر گەورەشە چونکە دائیمەن دەبینی ئەوڕۆکە ناو شاری هەولێرێ ئەو ئاپۆڕای جەماوەرە هەموو لە بۆ خۆشی ئەو ڕۆژە و لە بۆ یادی ئەو ڕۆژەی لێروکانە لە شاری هەولێرێ دەبینی هەموو کەس ئەوڕۆکە مسلمانەکان چونکە دینی ئیسلام حەقە ڕاستە دروستە دەبینی ئەوڕۆ زۆربەی کەسەکان زۆربەی ئەوەی بێباوڕەکان دێتە ناو دینی ئیسلام و لەو دینەی کۆ دەبنەوە چونکە بە حەقی دەزانن بەڕاستی دەزانن هەر لە پێشۆش دەبی دینی ئیسلام هەر بەرەو پێشۆش دەڕواتێت. ئەگەر هاتوو لەم ڕۆژەدا دەرفەتیەوە بە جەنابەت درا کە پێغەمبەری ئیسلام ببینی چ قسەیەکی پێ دەڵێی؟ بۆ خوای ئەگەر هاتوو لەو ڕۆژەدا بیبینم یعنی ئەوەی لە ناو دڵی خۆما دەتوانم هەر برێم ئەوە بەخۆم دەزانم و کە بەرامبەروی یعنی ناتوانم بیدرچێنم بەڕاستی ڕۆژەکی هەندە گەورە دەبی و هەندە مبارەک دەبی و هەندە پیرۆز دەبی لەکنە من ناتوانم تعبیری ئەو ڕۆژەی بکەم کە محەممەد صلی الله علیه وسلم ببینم ئەمن بە چاوەکانی خۆم ناتوانم یعنی لە خۆشیان ناتوانی پێ بکەنی یان بگریەی چونکە ئەتوو یعنی پێشەوامان سەروەر محەممەد صلی الله علیه وسلم ببینی لەو ڕۆژەیدا ئەخر یعنی
نازام دەبیت چە هەستە کتەبی لە خۆشییان بەڕاستی یعنی هیچت لە بۆ نایە بەو دەرفەتەی برێ ئێستاکە بە دڵم و بە زمان برێم وەڵا ئەو ها دەکەم ئیلا دڵی خۆم و بەرامبەرەوی دەتوانم یعنی دەتوانم ئەو کاتی تعبیری لێ بکەم. ئەگەر هاتوو پێغەمبەرت بینی چ داخوازیەک تێلەی؟ پێی دەڵێم خۆشم دەوێت لە ناخۆ بە قوربانی بم. دەرفەتە گەورەیەت هەیە بۆ تەیە قسەی تر بکەی تەنها ئەوەی پێ دەڵێی؟ وەڵاهی خۆم پێران ناژیرێ لە خۆشەویستە نازانم چی پێ بڵێم لەو کەلیمەک زیاتر ناتانم بە قوربانی بم ڕۆم بە فیدایی. صلوا لخلقي هوليري عاشقان يا رسول الله صلوا لخلقي هوليري عاشقان يا رسول الله يا اخوة بارز لو بنمول دردو ايشو لبلا يا اخوة بارز لو بنمول دردو ايشو لبلا يا رسول من يا حبيبي ئەمڕۆ ئەو ڕۆژە پیرۆزە بوو کە هەموو مسلمانانی جیهان بە بەرزی و بە پیرۆزی یادیان کردەوە. ڕۆژی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی بوو. لەم پرۆگرامە تایبەت و جیاوازەدا ئەم ڕۆژەمان پیرۆز کرد و پامی ئەوشمان ڕاگەیاند کە لەم ڕۆژەدا ئێمە دەبێ ئەوە دووپات بکەینەوە کە لەسەر بەرنامە و پەیامەکەی پێغەمبەری ئیسلام و پێشەوای مرۆڤایەتیدا بەردەوام بین. هەمومان ڕەنگە کەمتەرخەم بین بەرامبەر بە پەیامی ئیسلام بۆ پەیامە پیرۆزەی کە پێغەمبەری ئیسلام هەڵگری بوو. بەڵام با ئەم ڕۆژە بکەینە ڕۆژی دووبارە ئاپدێتکردنەوەی دڵەکانمان با ڕوحەکانمان پاک بکەینەوە لە ئەو خراپی و ئەو ڕەشی کە تێیدایە. هەر لەمڕۆ لە ڕۆژی لەدایک بوونی پێشەوای مرۆڤایەتی بەڵێنەوە بدەین کە یەکتریمان خۆش بێت. ئەم پرۆگرامە تایبەت بوو و پرسیارێکی تایبەتیشی کرد و وەڵامەکەشی وەرگرتەوە. لە کۆتایی پرۆگرامەکەدا بە پێویستی دەزانم کە ئاماژە بە شتێکی گریم بکەم. ئەوەی کە جێگای سەرنجە بیڵێم هەموو بەڕێزانەی کە لەو پرۆگرامەدا بەشداریان کرد چاوەڕێی ئەوە بن کە سەرنج ڕاکێشترین و جوانترین ئەو وەڵامانەی کە لە پرسیارەکانی ئێمەدا دایانەوە دیاریەکی بە نرخی تێدایە. دیاریەکەشمان گەشتێکی ئەمڕێە. هیوادارم بە ختیاوەری ئەو کەسانە بێ کە وەڵامەکانیان وەڵامێکی سەرنج ڕاکێش و جوان بوو. ئەمە زۆری براهیمم پرۆگرامێکی تایبەتم لە ڕۆژێکی تایبەت و جیاواز پێشکەشکردن. هیوادارم ئەم ڕۆژە ببێتە هەوێنی پاکردنەوەی هەموو دڵەکانمان. خواتان لەگەڵ.